ئەمە لە منداڵیدا بە لایلای دایکی خەوی لێ نەکەوت بێت لایلایە من وام زانی هەر تەنها گۆرانیەکە لێنێ و کوردەواری داباوە بەڵام پێدەچێت بۆ وڵاتانی ڕۆژاواش بابەتی لایلایە و گۆرانی لایلایە هەربوونی هەبێت بۆ نمونە ئوسترالیا ئێستا شارەزایان دەڵێن بەهۆی ئەوەی کە ئایپاد پێیا بۆ تەکنۆلۆژیا هاتوۆتە ئاراوە و زۆر گۆرانی منداڵ بۆ ئەوی کە منداڵ بخێوێنی ئێستا هەر لە ئایپادەکان لە یوتیوب بگەڕێ دەیان و سەدان گۆرانی تایە بۆی منداڵی پێ بخێوێنی یان میوزیکی تایە بۆی منداڵی پێ بخێوێنی بەڵام گۆرانی لایلایە خەریکە لە ئوسترالیا ون دەبێت شارەزایان دەڵێن مەترسی هەیە لەسەر ئەم گۆرانیە با بزانین مەترسیەکە چییە لەیلایە گۆرانەیەکی نەرم و پڕ لە سۆز و خۆشەویستیەکە دایکان و هەندێک جاریش باوکان بۆ منداڵەکانیانی دەڵێن بۆ ئەوەی هێمن ببنەوە یاخود خەویان لێ بکەوێت لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و زۆربوونی ئەو گۆرانیانەی کە بۆ هێورکردنەوەی منداڵان لە ئینتەرنێت بەردەستن مەترسی لەسەر لەیلایە دروست بووە لەیلایە بەگشتی لە کولتوری زۆرینەی نەتەوەکانی جیهان هەیە لە وڵاتێکی وەک ئوسترالیا مەترسی زۆربوونی گۆرانی تایبەت بە منداڵان لە ئینتەرنێت و دیجیتال ژمارەیەک مامۆستای ناچار کردووە کە بۆ هاندانی دایکان و باوکان کە خۆیان گۆرانی بۆ منداڵەکانیان بڵێن کۆرسی تایبەت بە فێربوونی لەیلایە بۆ دایکان و باوکانی کردوتەوە. ئەوەی ئێمە وتمان گۆرانێکی جوانە کە کاتی خۆی دایکم بۆ منی دەوت و هەروەها بۆ خوشک براکانیش میدەوت کاتێکەوانیش کە منداڵ لایلایە کاتێکی زۆر خۆشە بۆ دایک و مناڵ هەروەها کاریگەری باشی هەیە لە سەرتوانەی دەربڕینی مناڵ ماری ڤان جێند مامۆستایەکی کۆرسە لە قوتابخانەیەک لەم دواییەدا کۆرسێکی تایبەتی کردوێتەوە بۆ ئەوەی دایکان فێر بکات چۆن لەیلایە بۆ منداڵەکانیان بکەن ئەو خانمە نیگەرانە لەوەی کە دایکان و باوکان زیاتر گۆرانەی دیجیتال بۆ منداڵەکانیان لێ دەدەن و خۆیان لایلایەیان بۆ ناکەن. گەرمی و سۆزێکی زۆر هەیە لە گۆرانی وتنی دایک بۆ مناڵ ئەوە ئەو شتەیە کە نابێت لە دەرسی بین چونکە بەڕاستی مەترسیدارە. ئێستا لە بەشێک لە نەخۆشخانەکانی ئوسترالیا لە بەشی منداڵانی ساوای نەخۆشخانەکان و بەشی چاودێری منداڵانی ناکام منداڵان گوێیان لە لەیلایە دەبێت کەسانی تایبەتمەند لە نەخۆشخانەیەکی نیو ساوز ویلز دەڵێن وتنی لەیلایە بۆ منداڵان گرنگی تایبەتی خۆی هەیە. بەڵگەی زۆر باشمان لە بەردەزایەکەوە دەسەرمێنن ئەو مناڵانەی کاتی زیاتر لە یەکی چاودێری بەسەر دەبن زیاتر سوود دەبینن ئەوەش بەهۆی ئەوەی لەو بەشە گوێیان لە لایلایە دەبێت. ئەم دایکەش کە لە نەخۆشخانەکەی نیوز ساوز ویلز گۆرانی بۆ منداڵە دوانەکەی دەڵێت کە پێش وادەی دیاریکراوی خۆیان لە دایک بوون. ئێمە کاتێک کاتمان هەیە دەتوانین گۆرانی بۆ مناڵەکانمان بڵین ئەوە بۆ ئێمە بێتە کاتێکی زۆر تایبەت لەبەر ئەوەی مناڵەکان لەگەڵ دەنگی ئێمە ڕاتێن چونکە ئێمە لە یەکەی چاودێری چڕ بە بەردەوامی لای مناڵەکانمان نامێنینەوە. ئێستا لە نیو ساوز ویلز مامۆستایانی کۆرس دەیانەوێت لەیلایەکی جوان بۆ نەخۆشخانەیەکی ئەو هەرێمە ئامادە بکەن بۆ ئەوەی دواتر لە نەخۆشخانەکانی تری ئەو هەرێمە منداڵان گوێیان لێ بگرن ڕەنگە هەوڵێکی کەم ببێتە هۆی پاراستنی ئەو هونەرە کە تەمەنێکی ئێجگار زۆری هەیە. دەنگی دایک چەندە ناخۆش بێت بەڵام بۆ منداڵ دەنگێکی پڕ سۆزە لە منداڵیە کە ئێستا تەکنۆلۆژیاوای کردووە بەڕاستی ئەم ڕۆڵەی دایکی کەم کردوتەوە لە هەموو تایسەش دیارە بێگومان هەیە لانکە و دەرسرازە و بەروانکە و بلوێر و ئەمانەدا دەنرا و منداڵێکی تێدە پێچرا و جوان و پوختە گەرم دادەپۆشرا و لەگەڵ ڕاژاندنی لانکەدا دایکان لایلایەن بۆ منداڵ دەوت بەڵام بەداخەوە ئێستا ئەم نەریتە کەم بۆتەوە هەموو شتەکان بۆتە تەکنۆلۆژیا لانکەکەمان بۆتە لانکەی کارەبایی خۆی ڕادەژەنێت
بابەتەکان واتە سۆزیان تێدا کەم بۆتەوە بەڵام دڵنیام زۆرینەتان یادگاریتان لەگەڵ لایلایەدا هەیە.